ساڵێک تێدەپەڕێت بەسەر یەکەم تەقەی شەڕی بەرگری پێشمەرگە لە خاکی باشووری کوردستان. ئەمە دیمەنی سێی مانگی ئابی ساڵی 2014. چەکدارانی داعش هێرشیان هێناوەتە سەر شارۆچکەی شنگال لە باشووری کوردستان. لەو ڕۆژەوە تاکو ئێستا بە بەردەوامی لە چەندین ناوچە و قۆڵی وەک دەوروبەری کەرکووک و مووسڵ و مەخمور و گوێڕ و گەرمیان بە هەموو جۆرێک هەوڵدەدەن سەنگەرەکانی پێشمەرگە بشکێنن، بەڵام هێزەکانی پێشمەرگە نەیانهێشتووە. بۆ هۆیشەوە تا ئێستا بە گوێرەی دوایین ئاماری وەزارەتی پێشمەرگە 1166 پێشمەرگە شەهید بووە، زیاتر لە 6,000یش بریندار بوون. لەو شەڕەدا بە هەزاران چەکداری داعش کوژران و بریندار بوون. زۆر قورس بوو، جێشی عراقی نیاری کردبوو و داعش بە هێزێکی گەورەوە کە مەدێکی دانیشتوانی ناوچەکەیشی لەگەڵا بوو، شتێکی قورس بوو. توانیمان ئێمە بە هاوکاری هەموو لایەک لە جەلەولا و سعدیە بکەوینە هێرشکردن لە منطقەی قەرەتەپە، لە منطقەی خورماتوو، لە منطقەی جنوبی کەرکووک، حتا لە منطقەی سنجار و خواروی لای منطقەی مەخمور و گوێڕ و ئەو منطقانە و سەدی مووسڵ و ئەو جێگایانە بەڕاستی توانیمان هێزەکانی پێشمەرگە بە هاوکاری هێزە ئاسمانیەکانی هاوپەیمانان ئەو ناوچانە ئازاد بکەین کە بە هەزاران کیلۆمەتر مربع مەساحەیەتی و بە هەزاران داعشیش بکوژرێ و بریندار بێ لەو شەڕانە. یعنی ئێمە ئەو مەرحەلانەمان بڕی و ئێستاکێ هێزی پێشمەرگە لە مەرحەلەیەکە هەم دیفاعەکە و هەم لە هەمان کاتیشا پلانی هەیە بۆ ئازادکردنی ئەو شوێنانەی کە لەژێر چنگی داعشایە. شەڕەکە زەرورزیانی بە پێشمەرگە گەیاند، بەڵام دەستکەوتیشی بۆ کورد هێنا. پێشمەرگە توانیان خاکێک بگێڕنەوە سەر هەرێمی کوردستان کە بە درێژایی مێژوو کورد خەبات و شەڕ بۆ گەڕاندنەوەی دەکات. ئێستا ئاڵای کوردستان لەسەر ئەو جێگایانە دەشەکێتەوە. ئەوە جگەلەوەی هێزەکانی پێشمەرگە لە دوای شەڕەکەوە زیاتر لە دنیادا ناسران. ئەوەی کە لەگەڵ پێشمەرگە ئەکرێ لەگەڵ هیچ کەسێکی تر نەکرا. بەڕاستی تۆ سەرۆکی وڵاتێک لەگەڵ وەزارەتی پێشمەرگەدا بنیشێ وڵاتە زێر هێزەکان، ئەو ناوە ئێستا پێشمەرگە ینی دەستی کەوتووە لە عالەم کە پێی مەشهور بووە. بەڕاستی جێگەی سەربەرزی و فەخرێکی گەورەیە، چونکە بە ئازادی خوازی جیهان ئێستا نەسراوە. تەنها لەشکرێکە کە شەڕی تروریستانەکە و لە پێشیان وەستاوە و پاشەکشیان پێ دەکات. لەگەڵ ئەوەشدا جاریەکەمە لە مێژوودا کە پێشمەرگە کورد فڕۆکەی هەبێ لەگەڵ خۆی ببینێ. هەموو جار دژی ئێمە بووە. سەرەتا چەکدارانی داعش چەند شوێنێکی باشووری کوردستانیان کۆنتڕۆڵ کرد. بە جۆرێک لە 6 ئاب توانیان بە دووری 27 کیلۆمەتر لە هەولێر و فڕۆکەخانەکەی نزیک ببنەوە، بەڵام ئێستا پێشمەرگە بە دووری 65 کیلۆمەتر لە هەولێری پایتەخت دووری خستوونەتەوە. وەک فەرماندە سەربازەکانیش دەڵێن ئێستا باڵانسی شەڕەکە لە بەرژەوەندی پێشمەرگە گۆڕاوە و پێشمەرگە شارەزای سەرجەم تاکتیکەکانی شەڕی داعش بوون. ئێرە میحوەری مەخمورە. 3 ڕۆژ دوای هێرشەکەیان بۆ سەر شنگال چەکدارانی داعش هێرشیان کردە سەر ئەم ناوچەیە، بەڵام بە کەمترین کات لێرە تێکشکان. ئیدی لەو کاتەوە ناوی پێشمەرگە چووە نێو ناوانەوە و لە جیهانیشدا زیاتر ناسرا. ئێستا پێشمەرگە بووەتە سمبولی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و تەنانەت زۆربەی سەرکردەکانی وڵاتانیش ئەوە دەڵێن کە پێشمەرگە ئێستا لە بری هەموو جیهان شەڕی چەکدارانی داعش دەکات. نەبەحسێن ڕووداو، مەخمور.